حماي خليلي حماي خليلي عيب علي وقتي خير بيه بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز وەزیر شارەوانی گەشت و گوزار بۆ بەڕێز پارێزگاری هەولێر بۆ بەڕێز سەرۆکاتی شارەوانی هەولێر بابەت گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەشتی حەسارۆک لە هەولێر ئێمە وەکو خاوەنزەویەکانی هەشتی حەسارۆک داواکارین لە بەڕێستان کە پاش 17 ساڵ لە چاوەڕوانیە و زەویانە بێ خزمەتگوزاریە بۆیە ئێمە ئامادەین هەر خاوەنزەویەک بڕێکی دیاریکرا و پارە بدەین بە حکومەت لە کاتی مامەڵەی ڕێپێدان بۆ دروستکردنی خانوو بەڕێزان بۆ بەرچاو ڕوونیتان و ئاگاداریتان زیاتر لە 9,000 خاوەنزەوی ئێستا کرێچین بەهۆی ئاوادان نەکردنەوەی زەویەکانمان لەلایەن حکومەتەوە بۆیە لە ئێستادا لە ڕەوشێکی خراپدا دەژین بەهۆی ڕەوشینا لەباری ئابووری و بێبازاڕی و دواکەوتنی موچە بە بەردەوامی سەرڕای ئەو باردۆخە ئابووریە کە بەسەرمان هاتووە دەبێت ماگانە کری خانوش بدەین ئەوەش کاریگەری خراپی خستۆتە سەر خاوەنزەویەکان و خێزانەکانیان چونکە زۆربیان هەژار و خێزانی شەهید و پێشمەرگە و فەرمانبەر و کەسانی ئاساین بۆیە وەک ئەرکێکی ئینسانی و نیشتیمانی و حکومەتداری دڵی هەزاران خاوەنزەوی خۆش بکەن بە بڕیارێک بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ زەویەکانی هەشتی حەسارۆک لە هەولێر تێبینی ناوی خاوەنزەویەکان و ژمارەی موبایل و ئیمزای خاوەنزەویەکانمان هاوپێچ کردووە تێبینی لێرە ئەوە لۆ خۆتان دەتوان ئەوە بکەن ئەوە خاوەنزەویەکانە ئەمە ئامادەیمان دەربڕیوە بڕێک پارەی دیاریکرا و بدەین بە حکومەت لە بەرامبەر هێنانی خزمەتگوزاری کۆمەڵک مەقاولیش ئامادەیان دەربڕیوە دەتوان خۆتان قسەیان لەگە بکات ئێمە لە حکومەت بێ ئەمەل بووینە بۆی ئەو ڕەشە نالەبارە ئابووری کە بەسەرمان داهاتوە دەمانێت ئەگە حکومەت لە توانایدانیەمی زەختەک ناکەین بابی داتە وە بەرهێنەر ئێمە ژۆک و خاوەنزەوی ئامادەیمان هەیە پارە دەدەین کە کرێچین لە ژیانچی ناخۆش دەژین هەم وە بەرهێنەر مەقاولیش دەستخۆشی لێ دەکەین ئامادەی دەربڕیا بەس تەنها داوا لە حکومەت دەکەین ببێتە وەسیل هۆکارێک لە بینی ئێمە و ئەوان دیسا دووبارەی دەکەوینەوە داوا لە حکومەت دەکەین ڕێپێدانی زەویەکانمان دەست پێکاتەوە بۆ خان و دروستکردن لە چێ دنیا بەڕێزان لە چەند دەری دنیا هەیە خاوەنزەوی بیر تاپۆبی نێلی زەوی لەسەر دروستکە ینی ڕێگریش لێ بکالەوەی کە خانووی لەسەر ملکی خۆ دروستکەی بۆیە دەستخۆشتان لێ دەکەین هیوادارین حکومەت ئەو جارە هیچ بانەیەکی نەبێت چکە ئێمە ئامادەیمان دەربڕوە بڕەپارەیەکی دیاریکرا و بدەین لەسەر ئەرچی خۆشمان دیارە ئەو زەویە هەشتی حەسارۆک نزیکەی 17 ساڵە ئەو زەویە دابەش کرایە وەک دەبینین زۆرترین ڕێژەی کرێنشینان لەو زەویەیە و کێشەی ئێرش بە 250 مەتریەکان نییە بەڵکو دابەش دوو شتێدایە ئێستا هەیە مەسەلەن زۆربەی زۆری کرێنشینان نیو قدعە زەویان لێرە هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیر لە هێنانی خزمەتگوزاری بکاتەوە دەبی پێش هەموو شتێک بیر لە پێدانی ڕێگە پێدانی نیو قدعە بکاتەوە بۆیە وەک دەبینین زیاتر لە 9,000 کرێنشین زەویان لێرە هەیە وەک دەبینین بەهۆی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستانەوە خەڵک توانای پێدانی کرێخانووی نییە وەک دەبینین خەڵکانەکە 4 مانگە 6 مانگە کرێخانووی پێ نەدراوە خەڵک هەیە کرێنشینە بەقەدەر کرێنشینیەکەی کە کرێخانوو دەدا حەبوو عیلاج بەکاردێنی نەخۆشی درێژخایانی هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەک لە دوای یەکەکان کە وەزیر شارەوانیەکان بەڵێنیان بەو خەڵکەدایە چەندین بە دووا داچون کرایە کە لە نزیکەوە خزمەتگوزاری بگاتە ئێرە بەڵام بەداخەوە هیچیان بەڵێنەکانیان نەبردۆتە سەر بۆیە ئێمە ڕوودەکەینە ئەو کابینێ ئەگە ناتوانانی خزمەتگوزاری بگەینە زەویەکان و خەڵک ئامادەیە لەسەر گیرفانی خۆی لەسەر بودجەی خۆی خزمەتگوزاری بگەینتە ئێرە ئەوەی ئێستا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە تەنها ڕێگا پێدانە بە کۆمپانیە و بەرهێنانەکان تەنها ئەوەندەیە باقیتکە هیچ ئەرکەچ قورس لەسەر حکوومەتی هەرێم ناکەوی بۆیە دەکرێت لە ئێستادا ئەگە حکوومەتی هەرێم بە زووترین کات بە جددی ئاور لەو خەڵکە بداتەوە چکە وەک دەبینن ڕێژەی کرێنشینان ساڵانە لە بەرزبوونەوەدایە و هەولێر پشت شێری بەرکەوتووە نزیکەی ئێستا ناوسەنتەری شاری هەولێر زیاتر لە 7 و 8 هزار کرێنشین هەیە بەداخەوە
ئەوەش بێپیلانی حکوومەت بووە بۆیە ناکرێت لە ئێستادا ئەو زەویانە کاتێک دابشکرا لە سەر و شاری هەولێر بوو بگری ئێستا ناوسنتەری شاری هەولێرە بۆیە ئێمە داواکارین هەر ڕێگا پێدانەکە نیە بگرە دەبی نیو پارچە زەویش ڕێ پێ بدرێت چکە ئەوەی کرێنشینە نیو قدعا زەوی لێرە هەیە بۆیە هیوادارم حکوومەت بە بەردەم داواکاری ئەو خەڵکە بێ.